إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون کاتێک کە قورئانی پیرۆز دەکەیتەوە یەکێک لەو شتانەی سەرنجت ڕادەکێشێت ناوی جوان نووسەکەیەتی کە عوسمان تاهایە و ئەویش هونەرەکەی لە کەسایەتێکی کوردەوە وەرگرتووە. الخطاط عادة بعد السبعين ما بيكتب. عوسمان تاها جوان نووسێکی بەڕەچەڵەک سووری و خەڵکی ڕیفی حەلەبە. لە ساڵی 1934دا لەدایک بووە. لە ساڵی 1973دا توانیوێتی لە سووریا هەموو قورئانی پیرۆز بنووسێتەوە. لا أشعر بالوهن. عوسمان تاها ئیجازەی خۆشنووسی لە کوردێکی باکووری کوردستان بە ناوی حامید ئامەدی وەرگرتووە و فێری شێوازی ڕێنووسی عوسمانی بووە و ئەویش بۆ نووسینەوەی قورئانی پیرۆز بەکاری هێناوە. جگەلەوە سوودی لە خەتی فارسیش وەرگرتووە. عوسمان تاها لە ساڵی 1970 ڕوو دەکاتە عەرەبستانی سعودیە و لە ناوەندی مەلیک فەهد بۆ چاپکردنی قورئانی پیرۆز لە شاری مەدینەی منەوەرە وەک جوان نووسێک دەست بەکار دەبێت. لەلایەن ئەو ناوەندەشەوە شێوازی نووسینەکەی پەسەند دەکرێت و هەر لەم سۆنگەیەوە جارێکی دیکە سەرجەم قورئانی پیرۆز دەنووسێتەوە. دەستنووسەکەی عوسمان تاها چەند تایبەتمەندیەک لە خۆ دەگرێت بۆ نمونە لەگەڵەوەی کە دەستنووسە سەرەتای هەموو لاپەڕەیەک بە ئاەتێکی نوێ دەست پێ دەکات و کۆتایی لاپەڕەکەش بە ئاەتێک کۆتایی دێت. هەروەها بە جۆرەی پێویست پەڕەکانی ڕێخستووە و بە جۆرێک هەموو قورئانی پیرۆزی لە 604 لاپەڕەدا جێ کردووەتەوە. بۆ نمونە ئاەتی 282 سوورەتی بەقەرە کە درێژترین ئاەتی قورئانی پیرۆزە لە یەک لاپەڕەدا کە لاپەڕەی 48 تا جێ کردووەتەوە و بە جۆرێک ڕێخستنی بۆ کردووە کە زۆرینەی ڕەهای پەڕەکان ژماری دێڕەکانیان 15 دێڕە. جگە لەمەش هەموو جوزەکانی جگە لە جوزئی یەکەم و دووەم لە 20 لاپەڕەدا جێ کردووەتەوە. هەموو ئەم تایبەتمەندیانە و جوانی نووسینەکەی و ناوازەی ڕێخستن و دیزاینەکەی و کوالەتی چاپکردنەکەی وای لێ کردووە زۆرینەی موسڵمانانی جیهان نوسخەی بەدەست نووسراوی عوسمان تاها بە شێوازی عوسمانی بۆ تیلاوەتکردنی قورئانی پیرۆز بەکاردەهێنن. لەبارەی هەستی خۆی دەربارەی نووسینەوەی قورئانی پیرۆزیش دەڵێت هەر کاتێک دەگەمە ئەو ئاەتانی باسی دۆزەخ دەکەن دەستەکانم دەلەرزن و عارەقە دەکەمەوە و هەمیشە بە دەست نوێژەوە ئاەتەکانیش دەنووسمەوە. لە دیمانەکەشیدا دەستەکانی خۆی پیشان دەدات و دەڵێت 14 جار بەم دەستانە قورئانی پیرۆزم نووسیوەتەوە و دەڵێت هیوادارم بە ئاگر نەسووتێن. الله نور السماوات والأرض بدأت كتابا بيمين